من چی بکەم سوپاسیانەکەم پیاوە باشانیشن دڵە خۆشم ڕاتی من لەگەڵ تۆمە چەمە بۆ بێنە چا بەسەر چاو چایشی بۆێن مقابلێ دێ بدەم بدەمە بەرنامەمە هەیە بدەم ئێمە هەموو ئەو وەرکانە بە ئەرکی خۆمانەزانین ئەمڕۆ لەگەڵ برایانی ئەفسەرانی پۆلیسی سلێمانی هاتین سەرمان لە شوێنەکاندا ئەو شوێنانەی کە خەڵکی خاوەن پێداویستی تایبەتی تایە ئەزانین ئەوانە ئەگەر ڕۆژانە کەسێک نەبێ هاوکاریان کە خواردنیان بۆ بەرێ نان و ئاویان بۆ بەرێ ناتوان خۆیان بژێن ئێمە لەگەڵ هەم پۆلیسی ١04 و هەم پۆلیسی ڕێکاری قسەمان کردووە ئەوانە ڕۆژانە خواردنیان بۆ بێن و خۆشمان بەسەریانەکەین و خواردنیان بۆ بین و هاوکاریانەکەین حەمە پیاوێکی خۆشەویستە لە سلێمانیە خەڵک زۆر هاوکاریەکە ئێمەش زانیمان ئێستا و شوێنێکی وای نییە کە خواردنی لێ بخوا کەس نیشتی بۆ بێنێ لە کاکە حەمەوە دەستمان پێکردو خواردن بۆ هەمویانە بین ئەوەی پێویست بێت بڕۆ خواردێ ئێرامە بە بەسەر چاو بڕۆم خۆیتە بۆ کوێچی بچۆ بەسەر چاو ئیترە ڕۆینێمە خواحافیز دوای دلیشت بۆ ئەی چا چاکە بووین